هیواجان تێستە چ لایڤەکەی بکەم؟ کێشتی کو ئەوە پێم گوتینە ئارە زوو بکەنەوە ئێوە کراوە ستریم ئێستاوە هەیە. هیواجان تێستە چ لایڤەکەی بکەم؟ کێشتی کو دەنگت مەزبوطە. جاوە دەنگە داتەوە نا ئەوە مکەم دەکەم لێک نەخۆم میوتی دەکەم باشە؟ ئەو دەنگدانەوەی چییە؟ لۆتو دێتۆ؟ نانەوە لەکنەم بوو لە مۆبایلی کردێتمەوە. سڵاوی خوای گەورەتان لێبێ بەڕێزان. با لایڤەکەی شێرکەن جەماعەت ئینجا با بچینە ناو بابەتەکە. ڕۆتەوە کاک محەممەد بەکر هەیە جێگرەوە کاک مەسوور دەستی پێ کرد لایڤ ئێستا دەڕوا لایڤەکە هیچ مشکلەی نییە. زۆر باش دەقێک بڕوە بە دقت بڕاتە شێر دەکەن لە گروپ و لە فەیسبووکی لە پیجی فەیسبووکی اینجا دەست پێ دەکەین. هیواجان ئەگە بێسەر لایڤەکەش ئاسایە لە دیسکۆردی دەنگکەر دەڕوا پۆپاپیش دەکات. لێمە بەڵێ دەتانی لە لایڤەکەی تەمەشەکەی وە بێ من کە هاتمە سەر بابەتە چی توش ئەوە بی یعنی ئاگات لێبی. کاک محەممەد بەکرەوە بوویتەوە لایڤەکە ئەگەر شێری بکەی ئەمنیش با لە فەیسبووک خەم شێریکەم. هیواجان دەست پێکەین برا. هیوای برا کاک مەسوور پێم باشە نیم دەقەیەچکە چاوەڕێکین هەتا شەیرێکی خۆڕێک دێتە نایە زۆر زۆر باش چەند دەقەیەچکە دەست پێ دەکەین. ئەمنی شێرم کرد لە پرۆفایل خۆم با برادرانی شێریکەن لایڤەکەی. تەکو بۆ وەختی کەس دەخەت نییە ئەڵەی چوینەگەمەی کێشەنیە ڕێکۆردیشم دانایە دوایدەتانین ئەپلۆدیکەن لە یوتیوبی هیچ کێشەی نابی دەمێنێتەوەش ئەوزەمە لایڤەکەش دەمێنێتەوە لە یوتیوبی دەتوانن ئەوانی ئەوەش نەبوون سەیری بکەنەوە دواتر وەختەکەی خراپەوە بزان بەگەر ئەوە هەبی خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا هەبی خەڵک هەموو لە دیارە هێشتا سەعادەی دەست پێکەوە تاوە زۆر باشە کاتەکەمان زۆر باشە ئەمەش بە کورتی هەر بە چارێکێکی دەیبڕێنەوە بیبرادرانش بتوان سەیری هەری بکەن.
شێری کردی سلاوی خی گەورەتان لێ بێ بەڕێزا من مانسوور بڵباسم لە تێک پلسەوە ئەوە یەکەم ڤیددیۆمانە لە چەناڵی یوتیوبەکەمان و ئینشاءڵڵاوە دەستپێکەکی باش دەبێت بۆ ئەوەی لەمەدا لە بابەتە تەکنۆلۆژیەکان و لەو بەرهەمانەی کە ئی کۆمپانیەکان ڕدەگەندرێت بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵتان بین و باز لەو تایبەتبندی نوێیانە بکەین کە لە زنجیرەی مۆبایلی کۆمپانیەکاندا بەکاردێت و ئەم شومشمان لەگەڵ هاوکارمان کاکە هیواد زادە دیلمانی ناساو بە هیوا دیلمانی لەگەڵتانن مام هیوا لێرەی بەڵێ 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 بە ناوی خۆی گەورە پێمان باش بوو کە زنجیرەی مشتومڕەشی زۆری لەسەر بوو کە باوەی 2 ساڵ بوو بەکارهێنەران بیت هەوادارەکانی کۆمپانیای هواوی بیت دەنگم باشە بەڵێ بەڵێ بەردەوام بە چاوەڕێی ئەم زنجیرەیە بنکەنەوەی نوێ لێ بەدەست بخات کە ئایا بە چ پرۆسەرێکە بە چ کامێرایەکە بە چ دیزاینێکە بۆ دوزارش کە ڕایگەیان لە مانجی 6 ئەم ساڵ گوتی دواستە وای دانابوو کە 12 کۆنگرەکە ڕێک بخات واتە 1 ڕۆژ پێش کۆمپانیای ئەپڵ بەڵام کۆمپانیای ئەپڵ پاشان داخستێ ڕووی کە 7 کۆنگرە دەکات هواویش ئەمەی هەڵی قۆستەوە کە بڵاوکردنەوەی شتێکیکە 1 ڕۆژ پێش وادێن مایشی زنجیرەی کۆمپانیای ئەپڵ ئایفۆن 14 بکات هەر بۆ 1 ڕۆژ وەک ئاماژەم پێدا جێبەجێ کرد و ئەمڕۆژ خستی ڕووی سەرلەبیانی ئەمڕۆ مام هیوا بزانم دیزاینەکەی گۆڕانکارێکی و توی تێدا نەکردووە ئەوەی من زۆر متابعی مۆبایلەکانی هواوی ناکەم بەس ئەوەی لە پێش چاومەکە لە زنجیرەی هواوی مەید بوو نۆچەکەی تۆزێک گەورە بوو لە ڕووی هات نەخوارەوە لە بۆنێ و ڕوونماکە وایە هەرچی بڵێم تۆزێک کردوتەوە نۆچەکەی لەسەرەوە لە ڕووی پێشەوە بەڵێ هەر وەک پێشدا ئاماژش پێدا کە لە ڕێ پۆستەرەکە یاخود تیزەرەکانی ویڤۆە یاخود ئەوانەی کە دیڤلۆپەرەکانی یا هەت پێکەرەکانیش بن ئاماژیان بەواندا کە دەگەڕێتەوە مەید 50 دەگەڕێتەوە سەر مەید سی کە ساڵی 2019 نمایش کرا نۆشەکەی ئەویان گەورەتر بوو لەو کاتدا خستیانە ڕوو کە زۆرترین هەستەوەر و بڵێن بڵندگۆی لە خۆی گرتووە تریدی تۆفی لە خۆ گرتووە کامبرە پۆترێکی لە خۆ گرتووە کامرە سەرفی لە خۆ گرتووە لەو ساڵش بە هەمان شێوە دایناوەتەوە گەڕاوەتەوە ئەگە بەڕای منەوەیان بەگێکە لە ڕووی تەکنۆلۆژیاوە وەڵام چتریشی کردوتەوە هەر هەمان سیاسەتی ئەپڵی ئایفۆن 12 گرتوتە بەروی ئەڵڵا ئینجاگە بینە سەرباسی دیسپلەیەکەی ڕوونماکەی 6.74 ئینجا لە جۆری ئۆلیدا توانێت نوێ بوونەوەی 144 هێرتزە ئەوەی نوێ لەو ڕوونما چییە چ گۆڕانکارێکی کردووە هواوی دەنگە کە ئێستا ئاگاتە لای من ئەوەی کە بڵێن نوێگەریەکان بێت لەم ڕوونمایە هەر هەمان ڕوونمای بڵێن توانین بڵێن P50 پرۆ یاخود هەر کۆمپانیایکی تری بەکارێنەوە کە بڵێن هەر ڕوونەکە 1.5 یاخود بڵێن نزیک 1.5 دەحنامەکی ئۆتۆ لێ نابینێ هەر تەرسێنسەکە 300 توانای لێبوونەوە 120 هێرتز بەڵام نازانین ئاخۆ LTP ئۆینەوەی چەندەمە یەکەمە دووەمە سێمە بەڵام هواوی لە ڕێخستنی هێرتزی ڕوونما زۆر پێشکەوتوانە کاری کردە بێ ئەوەی هیچی لەسەر بڵێت ئەوەی جێی باس و جێی گرنگ بی لە ڕوونمادا بەکارهێنانی چینێکی دەنگم دەگات ئێستا ئەبی هەیە کاگەسۆ بەڵێ بەردەوام بە ئەگەر کێشەکە بۆم بخۆم پێت دەڵم بڵێ هەر هەمان تایبەتمەندی لە خۆگردەوە تەنیا ئەوەندەی زیادی کردووە دەنانێت چینێکی پارێزەری شوشەیە بە ناوی کەنلۆن کە هەر هواویش خۆی پەرەی پێدەدات کە دەڵێت هەتا تاوەکو دەهێندا بەرگە دەگرێت لە چاو هەرچی بڵین پارێزەرانی ڕوونماکانی تر ئەوە گۆڕانکارەکان لە ڕوونمادا بە شێوەیەکەوەی کە بەڵام لە تێستەکانی بەڵام کە بڵێن ببێتە بەردەستی خۆمان و تێستی بکەنەوە شتێکی ترە توانم بڵێن پێمە پیچل پرۆمان بەکارێناوە P50مان ڤیددیۆمان لەسەر کردو ئەزمموی خۆمان لەسەری کردو ئەوەش ئینشاءالله ئەزمموی دەکەین کە لە کۆتایەکانی ئەم ساڕە بەخوا دەگاتە دەستمان زۆر باش ئینشاءالله کە هاتە دەستمان ڤیددیۆشی جوانی لەسەر دەکەین و وابزانم کاکە سەعدیش لێرەیە کاکە سەعد بەهۆی خراپی خەتەکەی تۆزێک لێمان دابڕە کاک سەعد لێرەی برا تۆش داخلی بابەتەکە بکەین با
دەنگینی ئاوتە ئەگەر کاک بەسوول بچینە سەر بەڵێ جان تاوتوی ئەوەی ترمان پرۆسیسەر یاخود بڵێن بەڵێ چیپسێت بەڵێ زمانە زانستێک بەڵێ هەواوی وابزانم تۆزە خۆی دوا خز لە ڕاگەاندی ئەم مۆبایلە بۆ ئەوەی نوێترین چیپسێتی سنابدراگۆنی بخاتە سەر ئەگەر ئەویش باس پێی خراپ نابێت کاکەیەوە لەو نێوەندەدا کە بڵێن هەرچی دەربارەی چیپسێتەکەی بێت لەو بارەیەوە هواوی بە ئەنیاگە بە زمانی حەشایرێک بڵێن بەکڕی باسی لەو دۆخی خۆی دەکرد کە چیپسێتێک بەکاردە بە ئایا کری 9000 ئێستا ئێمە چەندی بڵاوکەڕەمان هەبوو لەسەر ئەوە کە چیپسێتی کری 9000 ئێس بەکاردەبات کەەوە نەوەی نوێ بەڵام نەیتوانێت کە لەلایەن کۆمپانیا TSMC تایوانی بۆی بنچینە بکرێت بەڵام نەیتوانێت بکات بۆیە گەڕاوەتەوە سەر ڕایەڵی 4G سنابدراگۆن هەشبەزنەوەی یەکەم کە نوێترین چیپسێتە تاوەکو ئێستا لەلایەن کۆمپانیا کوالکۆم دابینکراوە بۆ هەم کۆمپانیاکانێت هواویش بە ڕایەڵی 4G داناوە لەوانەیە لە داهاتوودا لە ڕێی کەڤەرێک و پشتیوانی لە ڕایەڵی 5G بکە ئەمەش هەمووی دەگەڕێتەوە سەر سزاکانی ئەمریکا کە بە هیچ شێوەیەک موبایلی ڕایەڵی 5G بەدەست نەخات تەنها بۆ ناوخۆ چین نەبێت ئەمەش بەڵێ بەڵێ وابزانم ئەمریکا لە بەکارهێنانی سنابدراگۆنیش هواوی سنووردار کردووە ینی ئێستا دەبینی سنابدراگۆنی هەشتی پلسینەوە یەکەمی لەسەر بەکارهێناوە بەڵام بە تەکنەلۆژیای 4G نەک 5G لەوەشدا هێشتا ئەمریکا واز لە هواوی نایێنێت زۆربەی هەر لە نێو دوو کەوانەیە ئەم دوو قسەی بکەم زۆربەی کە بڵاوکراوەکان بە یاخود هەر بابەتێک پێێنە سەر هواوی زۆرترین تێبین و سەرنجمان دیت بێ لەلایەن خەڵکیەوە یاخود بڵێن بەکارهێنارەوە ئەمە وتراوە حەی بۆ بڵێن بۆ ئەپڵ بۆ یاخود بڵێن سزاکانی کە ئەپڵ ئەم هەڵی خۆستۆتەوە کە پێشکەوتنەکانی خۆی بخاتە ڕوو وای کردووە کە ئەمریکا سزاکان بخاتە سەر کۆمپانیای هواوی و درێژە بە داهێنان و چالاکیە باشەکانی خۆی نەدات کە دەڵێن حەیف بۆ ئەمریکا بەم شێوەی وازە هوای کرد کە ئێستاش هەلە ڕزمەندیەکەن بکەوە ئەم کۆمپانیا بوو وای کرد کە هەردوو زەبەلع کۆمپانیەکانی جیهان کە ئایفۆن و سامسۆنگن بێنە لە پلەی یەکەم بێنە پلەی دووەم و سێەم بەڵام پاژەوەی سزاکانی هوایی بۆ ماوەی 2 ساڵ هەبە سەیدا سەرندا وردە پاشەکشە دەکات لە فرۆشتن و لە ڕووی بە بازارکردنەوە بێگومان ئەو کاریگەریانی ئەمریکا زۆر بە گەورەی لەسەر هواوی ڕەنجی دایەوە ینی چەند ڕۆژێک پێش ئێستاش دەنگ و باسە بوو کە گوایە لە بازارەکان دەکشێتەوە لە بەتایبەت لە بازارەکانی عێراق بەڵام دواتر هەواڵەکان بە درۆ خراوە بەڕاستی من پێم حیفە بۆ کۆمپانیای هواوی کە لە بازارەکان بکشێتەوە چونکە نابێن کۆڵی لەوە بکەین کە بەرهەمەکانی بە کوالەتێکی باش و بەرهەمی باشی هەیە و کوالەتەکانی باشەوە هەم لە ڕووی سیستەمیشەوە سیستەمێکی باشەیە بەڵام بەداخەوە نەبوونی خزمەتگوزاریەکانی گوگل زەربەیەکی زۆر گەورەی لە هواویدا ئێستا بابین با زۆر درێژە بە باسەکەمان نەدەین بابینە سەر سیستەمی کارپێکردن و هەروەها بیرگەی ناوەچی و بیرگەی دەرەچی ئەم مۆبایلە چیمان هەیەگە بۆمان باسکەی سوپاس دەکەین کاک مەسوورلە هەستی بڵێن دەربارەی ئەمە زۆر دەڕێن هەستی دەربارەی وەڵام حەدە دەکەن هەروایە کە بتەوێت بچە سەر بابەتێکی نوێ بیرگەکانی 120 گیگای بەردەست نەخستەوە بەڵام بە ڕامی 8 و ڕامی 12 گیگای بەردەست خستەوە ڕامی 8 بۆ 256 گیگابایت و ڕامی 12 بۆ 512 گیگابایت بەڵام بە پێی سەرچاوەکان بێ کە ئەمە دیت بێتم هەر ڕامی 8 و 512 بەردەست خستووە نرخەکانش لە کۆتاییدا ئاماژەی پێ دەدەین زۆرێتی بیرگەکەشی هەر کەمادە چیپسێتەکە سنابدراگۆنە UFS 3.1 و هواوی هیچ دەستێکی لەوەی تێدانێک کە لە ساڵانی ڕابردوو دیتمان هواوی زۆرەتی بیرگەی تابێت بەخۆی بنیادنەوە کە زۆر خێراتە لە UFS 3.1 و ئەم لەم ساڵدا UFS 4. ینی بڵێنەوەی 4 نابینی ساڵی داهاتوو دەبینی ئەمەی بەکار نەبێت زۆرێتی ڕامیش هەر ئەمان شتی زارانی ڕامی LP DDR5 بەکارهێناوە یاڵا بەڵام ئەوەی ئەمن سەرنجم داوە یەکسیمیشی هەیە و دووسیمیشی هەیە ئەم مۆبایلە یەکسیمی بە بیرگەی هەش بە ڕامی هەش بە ڕامی 8 گیگابایت و بیرگەی 256 گیگابایت بەردەست دەبێت بەڵێ لەم زنجیرەیە کە بڵێن یەکسیمی بەردەست خستووە لەوانەیە بۆ هەندێک وڵاتانی
بڵێن کۆریا بێ یاخود ئەوروپا بێ کە یەکسمی سنی بەدەستخۆ بەس عادەتەن کە بڵێن دیتوبانە هواوی لە زنجیرەی پیچل پرۆ یاخود بڵێن هەلپیچل تایبەتمەندی ئەلکترۆنیک سیمی بەردەستخست و لە مەیچریش کە خۆم پێم بوو ئیسیمم بەکارهێناوە پێنەوەش دا هەر دووبارە دا بەکارم بەڵێ بەڵێ ئەمەش دا دووبارە بەکاری هێناوەتەوە ئیسیمش لە ئێستادا زۆر پێویستیە هەر حەش بێ لە مۆبایلەکەش بە تایبەتمەندی گرنگشی دەزانم وا پشتگیری لە SD کارتیش دەکات بە تاکو 256 گیگابایت هەردوو جۆری بەڵێ 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 ئەمە هەموو SD کارتێکی بازار ناخۆ بڵێن پشتگیری ناکات تەنها SD کارتێک لەلایەن کۆمپانیای هواوی بەرهەم دێ بە ناوی نانۆ میمۆری کە قەبارەکەی بچووکترە لە SD کارت ئەمەش هەر هواوی کە خێراییەکەی 90 مێگابایت لێک چرکە دەگوازێتەوە یاخۆ بڵێن ئالوگۆڕی پێ بکەیت داتاکانت ئەمە شەر کۆمپانیای هواوی خۆی خاوەندارەتی دەکاو دەشتوانێت زۆربەی مۆبایلەکانی هواوی بە ئازنزم هەتا ئازبەرزەکانیشی ئەم زۆرێتی بیرگەیە ئاخۆ بڵێن بیرگەی زیاترا نانۆمیمەتری لە خۆ دەگرن ئەی دەربارەی سیستەمی وەگەر خەرەکەی سیستەها وەگەر خەرەکەی لە بەتەکیت بیرم نایەتەوە کە بڵێن ماوەی چەند لەبەر ئێستا هەرما کۆتایەکانی مانگی حەوت بوو وەشانی سێمی هارمۆنی ئێسی ڕاگەیاند کە زۆر پێشکەوتوتری کردو لە ڕووی باتری لە ڕووی خێرایی کە ئەوەندە خێرایی کردووە کە بتوانێت بڕێگەیەکی زۆر لە ڕووی تێست و کە تێست بڵێن تێست کراوە لە ڕووی خێراییەوە وەسمۆتەوە بگات بە iOS کە خەڕگەوانەیە پێیسەر بێ کامای قسەی دەکەن وەڵام هواوی زۆر زەخت لەوە دەکاتەوە ئەوەی بەکارهێنانی هەندێک زمانی سادەتر لە چاو یاخود بڵێن بە زمانێکی بڵێن سوکەڵەتر لە چاوانەی کە ئەندروید بەکاردێنەوە وەکو جاڤا وەشانی سێم بەردەستی خستووە لە مۆبایلەدا و کە تایبەتمەندەکانیشی لە داهاتوودا دەخەینە ڕوو کە هەم لە ڕووی ناوچیەوە کە چی کردووە و هەم لە ڕووی ڕقەواڵەیش کە چ پێشکەش دەکات تایبەتمەندەکانی دەخەڕینەوە ئینشاءالله ئەوە بەپێی زۆربینەی پێشبینەکان کە من لە هەندێک پێگەکان دیدمەوە ئەندروید 12 لە خۆ دەگرێت کە لەوانەیە ماوەکانی تر بڕۆی جیهاندا نمایش بکرێت ئیمۆشن UI 13 خود 12 لە ئەندروید 12 لەخۆ بگرێت و ئەوەندەی دیاریش بێت هەتاوەکو ئێستا خزمەتگوزارەکانی گوگڵ لەخۆ ناگرێت بەڵام زۆربەی سەرچاوەکان کە دیتبێتم ئەوە پشتڕاست دەکەنەوە کە هارمۆنی لە هەندێک پێکراوە کە خزمەتگوزارەکانی گوگڵ لەخۆ دەگرێت زان نازانم ئایا هواوی حەلی کردووە کێشەکانی کە ماوەی 2 ساڵە خەیانیوتی دیکە خوا خێر بکاو کە ئەمەش زەید دڵخۆشێکی زۆرە بۆ بەکارهێنان و بڵێن هەوادارەکانی کۆمپانیای هواوی لەو مەوزوعەدا ئێستاگە بینە سەر باسی کامێرا لە کامێرەدا چ نوێگەرێکی کردووە و مۆبایلەکە گەر هەڵە نەبم پشتی لە 3 کامێرا دەکات کە سەرچەکان 50 مێگاپیکسلە باسە گرنگەکە خۆ بڵێن کە زۆرترین باس لە خۆ دەگرێت دە و مۆبایلێدا کامێراکانێتی لە ساڵان ڕابردوو هەتاوەکو ئێستا واوتراوە کە کۆمپانیای هواوی زنجیرەی پی و مەیتی ئازبەرزی زۆر پێشکەوتووە لە ڕووی تایبەتمەندی و لە ڕووی هەندێک داهێنامەی کە لی دەکات زنجیرەی پی کە کورتراوی فۆتۆگرافیە زنجیرەی مەیت کە کورتراوی ئەوەیە کە هاوڕێتی دەکات بۆ ژیان لە داهێنامە زنجیرەی پی ئەم ساڵ کە بینیمە هواوی پی 50 پرۆ لە ڕووی کە کامێراوە کە تێست ئۆمارکەوە تاکە ڕیزبەندی یەکەم لە ڕووی باشترین کامێراوە بەڵام لە ڕووی ڤیدیۆ نەگەیشت بە کۆمپانیای ئەپڵ کە زۆرتری خابەزمێنەوە لە ڕووی تێستی یاخۆ بڵێن تاقیبی پێگەی DX ئۆمارکەوە هەر بینەوە سە زنجیرەی مێت کە لەو بڕواایە دانەبووم کە ئاستێکی باش پێشکەش بکا بەڵام بەپێی ئەوەی کە ڕقەواڵەکانی کە خۆم بە ئەمڕۆ بابەتم کرد داهێنام و دۆخی زۆری بەکارهێناوە کە بڵێم ئەتوانم دوو هێندە باشتریش کراوە لە چاو زنجیرەی پیچل و مەیچلی ساڵانی ڕابردووە بە ئاستێکی نزیکە بڵم سەروتریشە لە هواوی 50 پرۆ لە ڕووی کامێرا هەر لە کامێرای سەرەکی وەڕادەست پێ بکەن کامێرای سەرچەکەی هەستەوەری کۆمپانیای سۆنی بەکارهێناوە کە ئەم هەستەوەرە لەسەر زۆرترین مۆبایل دانراوە کە من هەواڵەکەم بینە هەفتەیەک لەمەوبەر ڕاستی پێم شتێکی داهێنامە نەبوو بەڵام گوتم با چاوەڕێ بکەن هواوی لە کامێرادا حتمما دەستی خۆیەوە شتێن هەر بڵێن بە زمانی خۆمان
شتێکی زۆر ئۆتۆ و گرنگ پێشکەش دەکات بە چاوەڕێکین ئایمێکسی 766 بەکارهێناوە کە لەسەر هەندێک مۆبایلی 2021 یاخود 2022 هەندێک بەکارێتەوە لەسەر مۆبایلی ئاسناوەدا بەڵام بەپێی ئەو چیپسێتەوە ئەو نەرماوەڵەی و ئەو ISP کە بۆی دانراوە جیاواز دەبێت بەڵام ئێستادا هواوی خاوەنی باشترین و زیرەکانەترین ISP لە ڕووی پرۆسیسەری جێبەجێکاری کامێراوە کە بینیمان هەندێک وێنەم دی بینی کە ئەمڕۆ بە پێگیرا بەڕاستی سەرسامکەرە زیاتر لێ ڕوود بینەوە ڕنگ فلتەری RYYB بەکارهێناوە کە هواوی لە ساڵی 2009 دا لە زنجیرەی هواوی PC بەکاری هێنا کە وا دەکات وێنەکانی شەو بە ڕێژەی 140 ڕووناکتر بکاتەوە لە چاوە کە بە نزیک بکاتەوە لە ڕۆژ وەلە ئێستاشدا هواوی هەر بەوەش بەناوبانگەکە ڕنگ فلتەری RYYB بەکارهێنا لە جیا ڕنگ فلتەری RGB-ەوە RYYB واتە یەک پێکسلی سوور و دوانە پێکسلی زەرکەوە دوانە پێکسلی زەر وا دەکات لە ڕسمی شەودا زیاتر ڕووناکانەتر لە کاتی ترکاندەکەدا بخاتە بەردەمت وە لە وێنەی ڕۆژیشدا وێنەکان زیاتر نزیک باتەوە لە هێتۆنی یاخود بڵێن ئەکوراسی سروشتی بۆ سروشتیتر بکاتەوە ئەو هەر دەربارەی ڕنگ فلتەرەکەی جۆری هەستەوەرەکەش ماستەرەوەی سۆنیە و کە زۆر بەکارێتەوە بژێر زیین لە قواڵی شەر عادەتە هەر لەمێژە دەبی هەر لە دەبی و بەردەست بێت لە ئاز بەرزەکانەوەی کە زۆر گرنگە بەڵێ فەرم کات ئەوەی من تێبینیم کرد کرانەوەی هەستەوەرەکەیەتی شەتەدەکەی کە بۆ ڕووناچی و ئەوانە هەز دەکەم داهێنانێکی دەوەدا کردو گەرەوەش بە کورتی باز بکەی خراپ ناوێت بەڵێ شتەکان زۆر دوور و درێژەکەم وەزان نازانم کاتەکە درێژ دەبێ بەڵام انشاءالله زوو تەواوی دەکەین وەک ئاماژەت پێداوە خۆت فەرمووت تەکنۆلۆژیای ڤاریابلی ئەپێچەی بەکارهێناوە ئەمە لە زنجیرەی سامسونگ S9 بەکار هاتووە خۆن S9 Plus کە لە نێوان 1.8 تاکو 2.4 بوو کە گۆڕینی تیرانەوەی هاوێنە بوو ئەمەش سوودی دەبێت بۆ وێنەی شەو بۆ وێنەی ڕۆژی وە وێنە پۆرتڕیتەکانماندا زیاتریش باسی لێوە دەکەن کە بڵێن بەردەستەی پێم بۆەوە کە دەن و دەستمان بۆ مۆبایلە ئەمەی کە بەکارهاتوە لەسەر زنجیرەی مەیت 50 کە زۆر باسی لێو دەکرێت لە نێوان 1.4 هەتاوەکو تیرێکرانەوەی 4.0 کامە باشترین ڕێژەیە تاوەکو ئێستا دانرابێت ئەو هەتی دەربارەی کامێرەی سەرەکی کامێرای دووهەمیان کە پێریسکۆپ تەلەفۆتەوە بامان شێوەی کامێرەی سەرەکی ڕنگ فلتەری RYYB لە خۆ دەگرێت بەڕوونی 64 مێگاپیکسلی کۆمپانیا ئۆمی ڤیژن کە لە تواناییدا 3.5x ئۆپتیکال بکات داخل وێنایی بینایی بکات واخد ببێت یەکسون کە من تاقیبم کردووە ئاسێکی زۆر باش پێشکەوتوو لە خۆ دەگرێت لە تواناییدا کە لە کۆتا ڕەهەند کە بینێتە پێشەوە 100x زوومە بەڵام ئەوەش لەبیر نەکەین کە زۆربەی پێگەکان و هواویش ئەوەی خستۆتەوە کە دەتوانێت 200x زووم بکات ئەمە چۆنایی دەکرێت من وێنەیەک دەگرم کە 100x زوومم گرتووە واشە وێنەکەم چرکان لە 100x زووم واتە دەچمەوە ناو گەلەری دووبارە یاخود بڵێن بە عشایەتانە بڵێن بە پەنجەکانمان زوومی دەکەن لە نێو گەلەری ئەو دەکاتە 200x کە وای بەردەست دەکات کە لە گەلەری خۆیدا ڕوونیشی باشتر پێشکەش دەکات ئەوە دەربارەی 200x کامێرە سێمیان بەڕوونی 13 مێگاپیکسلی کۆمپانیای سۆنیا پێوانە کردنی وێنە بە 120 پلە و کە ساڵی پار مانچی حەفت هواوی 50 پرۆ مایشکرا لەو بڕوایدانم کە 13 مێگاپیکسل ئاستێکی باش پێشکەش بکات لە کامێرەی گۆشە فراواندا بەڵام بگبینیمان لە تێستەکانی دیX ئۆمارکدا کە بەدەست خۆشمان تاقیێت و ئاستێکی زۆر پێشکەوتوانەی لە خۆگرت و بە خۆگرتنی زۆرترین ئێکسپۆژەرە خۆت بڵێن تێکستورە ڕەنگەکان ئەمانی زۆر باش دەیدوزاکردەوە کامێرەی سێلفەکەشی هەرامانی زنجیرەکانی پێش خۆی داناوە تۆ 13 مێگاپیکسل بەڵام ئەوەی کە زیاتر زەقتی لێکتۆتەوە کە دەتوانانی لێ 78 لێ بیگری هەتاوەکو 100 پلە لەو نێوەندەدا بیگریت یاخود بەڕسمی گروپە یاخود ڕسمی سێلفیتە تەنیا بە خۆت بیت و 3D تۆفەکەش کە لە تەنیش کامێرەی سێلفیدا جێگیرکراوە شان هەر بۆ پۆرتڕیت بەکاردی بۆ زیاتر بڕینەوەی باخود بڵێن زانستەکەی بۆکەی بڕینەوەی قژبانە گوێمانە لە کاتی بۆ وێنە پۆرتڕیتەکاندا
بەڵێ ئەوە باسی کامێراکان بوو و ئەمە یەکێک باسمان کرد ڕقەواڵەیە. بەڵێ بەڵێ کامێرە سێلفێکەی بوو بەڵێ بەڵێ 16 مێگاپیکسل بوو. بەڵێ بەڵێ هەرچی دەربارەی ڤیدیۆگرتەیە ئەوەندەی کە بەڵێ ریسێرچم بۆ کرد بێ هەر 4K 60 FPS و کۆمپانیای سنابدراگۆنیش بەجما ڕوونتر بڵێم زۆر پژگیری لەوە ناکات کە تو بتوانین سلۆمۆشنێک فرێمی زیاترت پێ بخشێت. هەر بە کورتی باسی بکەن زنجیرەی کێنینەکانی هەچکۆنکینەکانی هواوی 990 تا 980 9000 ساڵی ڕابردوو پێراربی بەڵێ پشگیری لە هەتاوەکو 7000 وێنەی دەکرد و 3000 وێنە لە کاتی سلۆمۆشن. بەڵام ئەوەندەی کە جێگیر کراوە کە چیپسێکی سنابدراگۆن بێت هەر هەتاوەکو 960 FPS پشگیری دەکات بە ڕوونی 1080 کە من بە جێگەی داخی دەزانم کە هواوی نەیتوانە ڕێکخستنێکی تەواوەتی بکات لەگەڵ کۆمپانیای کوالکۆمدا کە دەتوانێت FPS زیاتر ببەخشێت لەوێنێ. بەڵام زیاتر ئەوە ڕقەواڵەیە بگاتە دەستمان تاوتوی زیاتریش لەسەر دەکەن. ئەمە باسی کامێراکان بوو. بچینە بابەت و تەوەری دواتر. بابەت و تەوەری دواتر دێنە سەر باتری و بارگای بوونەوە. لە بارگای بوونەوە چیمان هەیە کاکی واگەریشمان بۆ باسکەش باس دەکەین. ئەوەی کە بڵێم پاژەوەی کە ئەمانەمان باسکردینەوە سەر دیزاینەکەی کە حەزم لێ هەندێک بە پێی کۆمنتەکان و پێڕاوسەرنجی خەڵک باسی لێ بکەن. ئێستا بینە سەر باسی توانستی باتریەکەی. توانستی باتریەکەی دەبینین ئەم ساڵ هەواوی زۆرترین ڕێژەی بەکارهێناوە لە ئازبەرزەکان ئەمریکاویش بڕی 4700 میلی ئەمپێرە لە کاتژمێرێکدا بتوانێت بارگای 66 وات. ئێستا لەوان زۆر بە مادیت بێتوان کە کۆمپانیا ئۆنەرکە هەر لە بنەوەش ژێر بەژێری لەگەڵ کۆمپانیا هواویدا بێت یاخۆز هەر بەجیا بەجاریش بکەن کە 100 واتی بەردەستێت بەڕای من 66 وات و هەتاوەکو 80 واتیش بەرزترین و باشترین بارگاویە بۆ مۆبایل. کافیە بۆ مۆبایل و بارگای بوونەوە. بەڵێ بەڵێ بڵێ 150 تا 120 ئەم بە بێزارکەری دەزانم بە شتێکی زیادی دەزانم بۆ پاتری. ئەگەر بێت و دۆخی زۆر باشترش بۆ باتری بەردەستە بکرێت کە تەمەنی درێژتری بکات. بەڵام 66 وات حادەتەن لەو نێوەنێوەندا باشترین و لەم گونجاوترین ئەوەیە کە دانرا بارگای بێتە لە کەشی 50 واتە سەر و زیادە لە کوردستان کوردی خۆمان زۆر گرنگی بە بارگای بێتە نادا هەتاوەکو 15 وات پشگیری بکات بۆەوەی سەر و زیادە. دۆخێک کە پشگیری دەکات لە مۆبایلێدا و ئێمە بڵاوکراوەشمان هەبوو و ئەکتیڤێکی باشی بەخۆوە بینی کە هواوی خستەڕووکە لە نێو خانەکانی باتریەکەیدا کاک سعادی خۆمان خستنەڕووی تەواوەتیشی کردو و شیکردنەوەیش تەواوەتی کردووە بۆم بابەتە پشگیری لە دۆخی لە ناکاو دەکات بە ناوی ئیمێژێرسی مۆت کە بە تەواوی زنجیرەکەی مێت 50 لە خۆ دەگرێت نەک بڵێم هەر مێت 50 پرۆ بەتەنێ لە خۆ نا کامل زنجیرەکە لە خۆی دەگرێت چۆنیش دەکات ئەم تەیمادە خۆکارانە کار دەکات. بەنمونە من مۆبایلەکەم لە دەستا مێت 50 پرۆ چوونە دەرێکم کردووە زیاترم بەکارهێناوە لە یاخود هەڵبن سەفرەیەکمان کردووە دەگات بە ڕادەی سەدا وزەی ڕێژەی سەدایەک چی دەکات نێوەندا هواوی خۆکارانە دەیخاتە دۆخی ئیمێجێرسی مۆت کە هەر لەگەڵ کارەبوونی ئەمە ئەم دۆخە بڕێکی باشی وزە کۆ دەکاتەوە هەنی گل دەداتەوە کە هواوی پێی تاقیبەکانی کۆمپانیای هواوی بیت وتی دەتوانی سێ کاتژمێر مۆبایلی زیاتر کار بکات کە بە ڕێژەی سەدایەک ئەمە شتێکی زۆر بڵێنجی باسە و جێی دەستخۆشە لە کۆمپانیای هواوی و دەشتوانی 12 کاتژمێر تەلەفۆنی پێ بکەیت کام ئێستا لەوانەیە کاتژمێرێکمان بەس بێ بەڵام ئەوە کردوێتی بە 12 کاتژمێر ئەمە جێی سەرنج و دەی دەستخۆشە بە کۆمپانیای هواوی. ئەوەی تریشان کە بڵێم جێی باسما بێت سیستەمەکەمان باس کرد باتریمان باس کرد کامێرامان کردەوە بۆ بەرگەکردنی ئاو بەڵێ کە حادەتەن لاوانەیە کە نرخەکەی باز دەکەن زۆرێک لە بەکارهێنان و خوێنەرانی بابەتەکان و بینەرانی بابەتەکانی ئەم زنجیرەیە دەڵێن نرخەکەی گرانە دەشبێت کە بڕوانامی IP60 لە خۆش بگرێت زۆری سەتاوەکان بکە بڵێم ڕیسێرچی باشم بۆی کوردێت دەتوانێت تاواکو 6 مەتر بەرگە بگرێت ئینشاءالله مەقزڕاست دەبێت. بەڵێ لە سایتی هواویش ئاماژەی پێداوە تاکو 6 مەتر بەرگە دەگرێت
ئامەژدەی تێرامانە بەڵام ئەمەش پێشتر بەکارات بڵێ تاکو 2 مەتریش بۆ ماوەی 30 دقە بەرگە دەگرێت لە ژێر ئاو. بەڵێ بەڵێ کاک مەسووردا من ئێستا خستمە ڕوو هەتاوەکو 6 مەتر یاخود 2 مەترەوە بەس بوو ئێستا من لە کاتی بابەت نووسینەکە ئەوەندەی تێبینیم کرد بێ 6 مەتر بوو کە بڵێم 6 مەتر جێی سەرنج و شتێکی گرینگە بەڵام پێشتر لە ئەوەی بەکارهاتەوە لە زنجیرەی ئایفۆن 12 ئاماژای بۆش داوە دەڵێ نابی پلەی گەرمی ئاوەکە لە 5 پلەی سیریزی بەرزتر بێت. بەڵێ بەڵێ بڵێ نابێت کەفاو بێت نابی کەفی خود لەێنە هەشتێکی مادەی نابێ گەرم بێت بەڵێ بڵێ بەڵام عادەتەن کوردی خۆمان دەڵێ من مەلەوانشی پێ دەکەم زە ئایا ئاوەکە پیسە کۆمپانیا دەڵێت دەبێ ئاوەکە سازگار بێت من هیچ شێوێک پشگیریت ناکەم خۆت ئامۆژگاریت ناکەم کە بخیتە ئاو ئەمە چەند باس خواستێکی تر هەڵدەگرێت ساڵە خوا دەرفەت بدا باسیەم بڕوانامەیەش دەکەین چۆن کار دەکات چۆنای دەدرێت بە کۆمپانیاکان تێچوەکەش چەندە کاک مەسوود ئینشاڵڵا لەگەڵمان دەبی کە بەباسیەم بڕوانامەیەش بێ توکل على الله بەڵێ بەڵێ دۆخێکی ترکەمەوێ باسی بکەم بەڵێ کاک مەسوود دۆخێکە بەوێ باسی بکەم کە هەندێک کۆمنتم ئەوڕۆ بینی کە بە گرنگجی و بە خۆشحاڵیەوە خوێنەرە نوویسەرانی بابەتەکانمان ئەمایان نووسی بوو کە هواوی پێش کۆمپانیای ئۆپڵ نازانم لە پێشە لە پاشە لاسای کردوێتەوە کامە لاسای کامیان کردو بەڵام لاسایکردنەوە لە تەکنۆلۆژیادا زۆر بە پێیوەستی نازانم لاسایکردنەوە ئەوەیە کە شتێکی زەق لاسای بکات و نەک لاسای بکرێت و داهەنامێتیدا بکات ئەمەیان فەرقە دۆخێکی بەدەست قوت و بەناوی سەتەلایت کۆمیونیکیشن فانکیشن کە لە ڕێی بڵێن سەتەلایتەوە دەتوانێت هەر دەمیز بە زمانی زانستێکە قسەی لێ بکەن و بە زمانی عەرەبیەکە دەڵێ سەتەلایتەوە جا لە ڕێی دۆخ بێ لە ڕۆی نامە بتوانین ئاڵوگۆڕی نامە بکەیت لە نێوان خزمی خۆتە برادەرەکانتە بەبێ پێیوەستبوونی ئینتەرنێت کە ئەمە دۆخێکی زۆر زۆر گرنگ و جێی باسە دێت خۆشی لەوە کۆمپانیا هواوی کە سبەینێش کۆنگرەی کۆمپانیا ئەپڵ لەوانەیە بە گرنگی تری باس لەم دۆخە بکات زۆر باشەوە بزانم کۆمپانیای هواوی لێرەدا زیرەکانە چی کردووە دەست پێشخەرێکی کرد کە کۆنگرەکەی پێش کۆنگرەکەی ئەپڵ خست و بە هەمان شێوە تایبەتمەندێکەشی پێش تایبەتمەندێکی ئەپڵ ڕاگەیان تاکو بڵێن سبەی بڵێن کاکەوەڵا ببورنەوە تایبەتمەندیە ئەپڵ نەبوو بەعکسەوە پێشتر ئەپڵ لە هواوی بردووە لێرە زیرەکانە کاری خۆی کرد هواوی و ئەوەی بابینە سەر کۆمنتێکی ڕاتان چێ دەربارەی کامێرە دەتوانێت منافەسی ئایفۆن بکە وەڵام من دەمەوێت وەڵامی و پرسیارت دەمەوە بە ئەمڕۆ 5 مانگە 6 مانگە ببورن بەیانی 7 مانگە بەیانی ئایفۆنی نوێ دەردەچێت ئێمە دەبێ بە خۆتان دەزانن هەموو جیهان و هەموو پێگەکان پشت بە ماڵپەڕی دیۆکسۆمارگ دەبەستێ وە بزانم ماڵپەڕی دیۆکسۆمارگ ئەومان بۆ یەکلا دەکاتەوە کە کامیان بەسە کامیاندا سەر دەکەوێت لە کۆتاییدا حتمما پێگەیەکی جیهانی و دوو بڵاوکراوەشمان لی کردووە کە ئاخۆ بڵێن بەڕێبەری و پێگەیە وای خستۆتەڕوو کە بە شێوەیەکی زانستیانەوە بڕووی دەستگا و زیرەکانی و زانستانەیە کار لەسەر بەڕامەکان بەڵامەوە بە هەرچی بەگارێنەرانی هەر بە تەنز و بە پێکەنینەوە قسە دەکەم کە هەم بەکارێنەرانی کۆمپانیای سامسۆنگ دەڵێن ئەم پێگەی هیچ شایانی جوولەگرتن و یاخود باخپێدان نییە بەڵام هەرچی بەکارێنەرەکانی دیکە بە گرنگی و بە تامەزرۆ دیدەنی ئەم سایتە دەکەن کە بڵێن تێست بۆ کامە موبایل و کامە کامێرا دەکەن کە تێستی کامێرای دەکات تێستی باتری دەکات تێستی بڵندگۆکان دەکات بەڵام من پێگەیەکی سەرکەوتووە ئەگەر کەمکەمە هەڵەیان هەبێت ئەوەشە دەربارەی پێگەتی سۆمارێک سبەینێش کۆنگرەی کۆمپانیا ئەپڵ بزانین چنوێ گەرێک لە خۆ دەگرێت لەوانەیە کاک مەسوود زیاتر درێژە بۆ بێت کە لایەن شێوە دەگوازرێتەوە بەڵام پێشەوەی کۆتایین بڵێ ئینشاڵڵا پشت بەخوا بەیانی لەگەڵ برادران کاک پشتیوان و کاک بڵند و کاک وسامە نیازمان هەیە کۆنگرەی ئەپڵ بە زمانی کوردی و بە شێوەی ڕاستەخۆ بگوازینەوە و ئینشاڵڵا هەر بەیانی ڕای دەگەینن لە کامە چەناڵ دەگوازرێتەوە و ئێمە شەیری دەکەین بۆ ئەوەی برادران ببینن و بەڕێزێکی تر کۆمنتێکی نووسیوە دەڵەکەی بڵاو دەبێتەوە ئەم مۆبایلە ئەم مۆبایلە ئێستا لەکوێ ڕاگەیەندراوە وەکەی وەشانی جیهانی دێت
ئەگە ئاماژە بۆش بدەی کاکیوە بۆ وەڵامی و برادرش بدەینەوە ئەو بەڕێزە دەربارەی هواوی مەیت 50 پرۆ قسە دەکات وایە بەڵە بەڵە کۆمنتەکانەوە چوومە سەری باشە گۆگلی لەسەرە دەڵێت بە گۆگلی لەسرە هەتا ئێستا دی بێتم کە ئێمە نمایشی زنجیرە کەمان بینی لە چین کە چینش حادەتەن گوگل لە خۆ ناکرێت بەکارهێنەران و ئانەی هەرچی کۆمپانیایەک هیچ گنێ باوەخت بەردەست نیە خڵک جارەکانی گۆگل لە چین بەڵام بۆ زۆری جیهانی ئەمە ئەوەستێتەوە سەر ئەوەی کە پێش چەند دەقەیەک لەمە بەر ئەمە بۆ ئێوە خستەڕووکە هواوی زۆر درێژەی بۆ نەداوە کە ئاخۆ بۆ هارمۆنی وەشانی سێم خزمەتگوزارەکانی گوگل لە خۆ دەگرێت ئاخۆیان ناوە خود بۆ کە ڕووکاری بەکارهێنەری ئیمۆشن و ئای سێزەی بەردەست دەخات یا خود دوازە بەردەخات ئینشاءالله تەمە ناکەن کە هواوی ئەمە بەردەست دەخات کە خزمەتگوزارەکانی گوگل لە خۆ بگرێت بەڵام تا ئێستا لۆچینی بەردەست نییە بازارەکان بازارەکان ئەوەندەی دیار بێت کۆنگرەکەی کە مانجی نوێ ئێستا کردو یان کۆتایی مانگی 11 یاخود 12 ئەمە بۆ جۆری جیهانی یاخود کە بە بڵێن بگەڕێنەوە کە ساڵانی پاچکێستا هواوی زۆر ئەوەکانی سس کردوتەوە هەتاوەکو مانجی یەک بە بڕوای من زەحمەتە ببینین ئینشاءالله زووتریش ڕادەگەیەندرێت جۆری جیهانیەکەی و دەشخرێتە ڕووکە ئایا گۆگڵی لەسەر یاخوددا زۆر باشە هیچ تایبەتمەندێکی گرنگ ماوە کە ئاماژەی پێ بدەین کاکیوە ئەو دۆخە گرنگانەی کە وەکو لە دیسکریپشنی خۆمان دامانناوە وەکو XMG کە ئەمامان بیرچوو لە کامێراکانی باسکەین هەموو زنجیرەکە پەرەپێدرا لەلایەن کۆمپانیا XMG کە کۆمپانیا XMG زۆرترین ببورن زۆرترین زەختی خردۆسە سەر ئەو وێنانەی کە ماکرۆ پۆرتریت وێنە سروشتەکان دەژیرن لەلایەن ئەم هاوێنەیەوە کە بژیری دەکرێت و بەڕێگەی دۆخەوە دانرا لێو کامێرەکەیەوە کە وای کردووە بگات بە ئاستەکان و واخود بەم لە هاو ئاستی کۆمپانیا لایکابی کە گرێبەستی پێشوی کۆمپانیا هواوی ئێستا لەگەڵ کۆمپانیا شامیداوە بە هەمان شێوە کۆمپانیای زێسی ئەڵمانی بۆ هاوێنە زۆرترین زەخت لەسەرەوە دەکەن کە وێنەکانیان بگات بە ڕوونی سروشتی خۆی و ڕەنگەکانی خۆی بن ئەوە دەربارەی XMG لە کامێرەکاندا ئەوەی تریان کەنلۆن گلاس کە باسم لێەوە کرد پێشکەوتنێکی باش بەخۆ دەبینێت لە ڕووی پارێزگاری لە ڕووی شاشە و لە ڕووی تشکە زیان بەخشەکان بێت حتما کە بڵم لە ڕووناکەیەوە دەرچێت بیگەڕێنێتەوە ئەوەی تریان بایدو سەتەلایتە کە دۆخێک باسم کرد نامەلەڕی سەتەلایتەوە ئەوشان کە هیوادارن بە باشتر وازعی لێ تێگەش بن ئەوەیە لە کۆتاییدا کە دەمە بەخۆم و خۆشتەوە کاک مەسوور باسی ئەوە بکەین کە دیزاینەکەی کە زۆرترین بەڵێ کۆمنتم بینیوە کە بڵم لێدوانی خەڵکەکەم بینەرانم بینیوە دەڵێن تایبەتەندەکانی زۆر باشە هەموو شتەکانی ڕێک و پێکە تەنها دیزاینەکە نێمی کە دیزاینەکە لە دیزاینی $100 $300 ئەو نێوەندە دەچێت بڕوای من کە بڵێ دەڵێن هیوا ئێستا لەوانەیە پشگیران قسە بکە بە بڕوای من هەر دیزاینێک بچی شە نابێ بۆ من گرنگەوەیە لە ڕووی ناوەڕۆک و لە ڕووی دەرەوە زۆر بەرەمە ڕقەواڵی نەرمەواڵی زۆر پێشکەوتۆمەیان کاریگەرە چێت و نابێت لەسەر دیزاین ڕاستە پێوەرێکی گرنگە بەڵام بە پێی کەس بۆ کەس دەگۆ دیزاینەکەی پشتەوە ئەمن زۆر پێم ناشرین نییە دەتوانم بڵێم هاوشێوەی شاومی 12 زڵترە بەڵام بە خەفیفتر و تەنەکتر بەڵێ ئەم دیزاینە بڵێ ئەم دیزاینێکی دانراوە بڵێ لەلایەن کۆمپانیای XMG بە بڕوای من دیزاین کراوە کە بەو شێوەی بۆی دانرێت کۆمپانیا XMG کە پێش ئێستا ئاماژەمە پێداچیە بەڕای من دیزاینێکی زۆر جوانە بە چاوی چوار تەباق دەچێتکە بینیە کە زۆر گاڵتەشمان بە کۆمپانیا پڵ دەکرد لە ڕێی ئەو شێوە دیزاینەوە بینە سەر دیزانی پێشەوە کە بە بڕوای من دەکرا وەکو کۆمپانیای ئاپڵ یاخود کۆمپانیای هەر زنجیرەکانی پێشووی هواوی میچل پرۆیە یاخود پیچل پرۆیە کە هەموو هەستەوەرەکانی لە ڕێی چاڵی ڕماوە بەدەست بوو بەڵام ئەو کردێتی بە نۆچ کە من بەڕای من شتێکی دووبارەیە و بڕووی خەڵکیش پێی زۆر ئەمە نابێت کە بڵێن پێشکەوتنشی باش بەخۆ دەبینێت ئەوە دەربارەی دیزاینەکەی کاگە مەسوور لە کۆتاییداوێ نرخەکەی بەڵێ خستنەوەی خۆشت کرد بۆ دیزاینەکەی ئەو لە ڕوویدان بە پێش نرخەکەی بۆ ڕامی 850 گیگابایت $970 لە خۆ دەگرێت لە چین
بەڵێ بەڵێ کە بێتە کوردستان بە بڕوای من و بڵێن ستافی تێک پلس بەڵێ بە بڕوای من ستافی تێک پلس دەگات بە 900 دلار ڕێک کە بڵێن ڕاوەستە دیاریشی دیاری باش لەگەڵ بێت بەڵێ بەڵێ هەزان دەبێت بەڵام لە ڕووی عادەتەن لە دەرەوەک وڵاتانی ئەوروپا و ئەمریکا کە نازانام لە ئەمریکا بەردەست دەبێت یان دواتر ڕوون دەبێتەوە لەوانەیە سەر و 1100 یۆرۆ بێت 1100 یۆرۆ بێت لە بازاڕەکانی ئەوروپا بینەوە سەرنرخی دۆلار و لە چین بۆ جۆری ئەو گڵاسی کۆڵۆنی کە بۆی دانراوە بۆ پارێزەری ڕووناکەی 1008 دلار ڕام 850 شکابای کە بڕوای من بەسەوە کەسیش گرنگی زۆر ئۆتۆ نادا بە بیرگەی 512 گیگابایت چیتر نازانم چیتر ما باسی لێ بکەین کۆتایی پێبێنین و گشت تایبەتمەندەکانمان باس کرد نامانەوێت زۆر تایبەتمەندەکان باسکەین دەمانەوێت مۆبایلەکەمان لا بە ئەزمموی بکەین ڤیددیۆ لەسەر دروست بکەین بۆ ئەوەی خەڵکە ینی زیاتر بۆ خەڵک ئاشنای بکەین هەم لە ڕووی بەکارهێنان هەم لە ڕووی تێستکردنی کامێرا و لە ڕووی ئەزمونکردنی سیستەمەکە و بەکارهێنانی ڕۆژانە و پشت بەخوای ئینشاڵڵا کە گەیشتە بازاڕەکانی کوردستان هەوڵ دەدەینەوە مۆبایلە دەست بخەین و بتوانین ڤیددیۆکی جوانی بۆ فانەکانمان لەسەر دروست بکەین و بڵای بکەینەوە و ئەگەر قسە چ کۆتاییت هەبێ ئەگەر نەبا کۆتایی بە لایڤە ڕاستەخۆیەکەی و شۆمان بینین و فەرمو کاکەوە و هەواویشەوەی خستۆتە ڕوو کە مەیت 50 پرۆ لە ڕۆژی هەر لەمڕۆ داواکاری پێشوەختە دەکرێت و لە ڕۆژی 21 بەردەست دەبێت بۆ بە ئەوانەی کە پریۆردەریان کردووە کۆ تاشت کەمەوە بە کورتی باسی لێەوە بکەم زنجیرەکەی کە ئاماژەمە بدە زنجیرەکەی ڕاگەیان مەیت 50 لە خۆ گرت بوو مەیت 50 پرۆ مەیت 50 پرۆ ئاڕێس پۆرش دیزاین کە ئەمە لەلایەن ناخۆ بڵێن پارتنەرە لەگەڵ کۆمپانیای پۆرشی ئەڵمانی کە بۆ بازرگانەکان و دەوڵەمەندەکانی ئەم چینەی کە کۆمپانی هوایبی و پۆرشبی بەردەست خستووە بە نرخی 18 دلار کە بە بیرگەی 512 گیابە کە دیزاینەکەی فەرقە بەشی دواوەی لە سیرامیک پێک هاتووە بە ڕەنگی ڕەش و سپی وەکو ساڵانی ڕابردوو بەشی پێشەوەش لەکەون گلاس بەکە بەرهەم هاتووە و کامێرەکانشی تەلەفۆتۆیەکەی 48 مگاپیکسلەوە ئەویش بەمان شێ 200 ئەکس لە خۆ دەگرێت و هەمان تابەتمەندی لە خۆ دەگرێت بەڵام ئەوە دەی هەکە تۆزێک دۆخ و ڕووکاری بەکارهێنەرەکەی فەرقە لەگەڵ مەیت 50 پرۆ هەر ئەوەندەیە ئەمە 4 مۆدل لەم زنجیرە زۆر باشە با لێرە کۆتایی بە ڤیددیۆکەمان بینین و لێرە دادینە کۆتایی ڤیددیۆکە بەڕێزان و دەستەکان خۆش بکا کە هیوا کە لەگەڵمان بووی و بیرتان نەچێت چەناڵەکەمان سەبسکرایب بکەن و ئەو ڤیددیۆ شێر بکەن بۆ هاوڕێیانتان بۆ زۆرترین کە سوودی لێ ببینێت و شتێکی تریشتان بیر نەچێت کە بەیانی بە شێوەیەکی ڕاستەوخۆ کاژمێر هەشتی ئێوارە پشت بەخوا کۆنگرەی ئەپڵ بە زمانی کوردی دەگوازنەوە کە تایبەتە بە ڕاگەیانی زنجیرەکانی ئایفۆنی 14 لێرەدا هاتینە کۆتایی ئەم کۆنگرەیەمان کۆنگرە ڕۆژداوانیمان ئەم ڕاستە خۆیمان و ئەم ڕاستە خۆیانش بەردەوام دەبێت بۆ ئێوەی خۆشەویستەوە ئەمە ڕاستە یەکەمە بەڵام دوایین ڕاستەخۆمان نابێت و لە داهاتووشدا ڕاستە خۆترمان دەبێت لەسەر کۆنگرەکان و ئەوەی گرنگ بێ باسی دەکەین و تا ڕاستە خۆشتر و ڤیددیۆشتر خواتان دەسپێرین خواتان لەگەڵ والسلام علیکم ورحمة الله وبركاته خواتان لەگەڵ